والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. پێغەمبەری عزیز و خۆشەویستمان صلی الله عليه و آله وسلم ڕۆژێکیان ئیمامی ئەنەسی کوڕی مالیک ڕەزای خوای لێ بێت دەفەرمێت ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم داوات لێ یەکەم لە ڕۆژی قیامەتە شەفاعەتم بۆ بکەی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی فەرموو داوای شەفاعەتەکەی وتی بەڵێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی بە ئیزنی خوا شەفاعەتەکەم بۆت. ئیمامی ئەنەسی کوڕی مالیک ڕەزای خوای پەروەردگاری لێ بێت فەرمووی ئەی ئەگەر لە ڕۆژی قیامەتە من تۆم نەبینیوە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەگەر منت نەبینیەوە ئەوە لەسەر پردی سیرات بە دوای مندا بگەڕێ. پردی سیرات لە پێشی هەمومانە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثە باس کراوە لە ئەثەری شاهاتووە کە لە شمشێر تیژترە نوکە. چۆن دەڵێ شمشێر چەندە تیژە و لە موو باریکترە، بەڵام بۆ ئینسانی ئیماندار بۆ کەسانەی کە لە دنیادا ئیماندار بوونە پشتیوان بەخوا بە سەریعی بەسەر پردی سیراتە تێئەپەڕن. بەڵام مسلمانی شەیە داماوە کەوێتە خوارەبوو ناو جەهەنم چونکە لە دنیادا خراپەکاری کرد. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی لەسەر پردی سیرات بە دوای مندا بگەڕێ. فەرمووی ئەی ئەگەر لەوێ تۆم پێ نەگەیشتم بە خزمەتی تۆ، فەرمووی ئەگەر لەوێ منت نەبینی لای تەرازوی عەدالەتی خوای پەروەردگار لەوێ بە دوای مندا بگەڕێ. فەرمووی ئەی ئەگەر لەوێ تۆم نەبینی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی لای حەوزی کەوثەر بە دوای مندا بگەڕێ. چونکە لەم سێ جێگایە من دەبینرێم. کەواتە ئەو کەسێک کە مسلمان و ئیمانداری خۆت ئامادەکە بۆ ئەوەی کە ڕۆژێک بێتە پێشەوە بگەی بە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، بگەی بە خزمەتی خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحدا وەکو ئیمامی ئەبوو هورەیرە باسی دەکات ڕەزای خوای لێ بێمان دەگێڕێتەوە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت ئومەتەکەی من دێن بۆ حەوزی کەوثەر. حەوزی کەوثەر ئەم حەوزە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ خوای گەورە وعدی پێم داوە بە حەوزی کەوثەر کە نەهرێکە ڕووبارێکە. ئومەتەکە لە ڕۆژی قیامەتە دەڕۆنە سەر حەوزەکە. ئەو پەرداخانەی ئەو گڵاسانەی کە لەسەر ئەو حەوزە دانراوە دەفەرمێ بەقەد ژمارەی ئەستێرەکانی ئاسمان دەبێت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت ئەو حەوزە ئاوەکەی ئەوەندە سپیە دەفەرمێت لە بەفر سپیترە. بەفر ئاوەکەی وەکو ئاوی دنیا نییە، ئاوێکە لە بەفر ئەو بەفرەی کە دەبارێتە خوارەوە لەو بەفرە سپیترە و لە هەنگوین شیرینتر و خۆشترە. جا بۆ خۆشەویستان لێرەدا ئاگادار بین ئەو حەوزە خوای پەروەردگار وعد داوە ئینا ئەعطەیناکە الکەوثەر. حەوزی کەوثەر هەموو کەسێک ناچێتە سەری، هەموو کەسێک پێی ناگات. زۆرێک لە زانایان دەفەرمون حەوزی کەوثەر دوای پردی سیرات. بەڵێ خۆشەویستان بزانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چی بە ئێمە دەفەرمێت؟ ئەفەرمێ ئومەتەکەم دێن بۆ خزمەتی من لەسەر حەوزەکە، بەڵام من کەسانێک لە حەوزەکە دوور دەخەمەوە. لە ڕیوایەتە هاتووە کۆمەڵێ مەلائیکەش بە هەمان شێوە کەسانێک هەیە لە حەوزەکە دووری دەخەنەوە. بەڵێ ئترەوە خلافێک بین عولەمایاندا ئایا حەوزی کەوثەر پێش پردی سیراتە یا دوای پردی سیراتە؟ والله ئەعلەم خلافی هەردوو لە ڕەئیان هەیە و بەڵگیان پێیە. گرنگ ئەوەیە حەوزێکە بۆ ئیماندارە و بۆ کەسی خراپەکار نییە، بە هیچ جۆرە پێی ناگات. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی من کەسانێک دوور دەخەمەوە لە حەوزەکە هەروەکو چۆن تەشبیهات نەبێ. ئەگەر کەسێک کۆمەڵی حوشتری هەبێ
کۆمەڵێک ئاژەڵی هەبێ ئەگەر ئاژەڵێک پشترێک هی خەڵک بێ بڕاتە ناو حیوانەکان و ئاژەڵەکانیەوە دەری ئەکات ئەڵێ ئەمە هی من نییە. کەسانێکیش هەیە ئاوا من لە حەوزەکە دووریان دەخەمەوە هەروەکو چۆن کەسێک شتێکی خۆی نەبێت نایڵێت تێکەڵاوی شتەکانی خۆی بێت. بەڵێ سەحابەکان ڕزای خۆی پەروەردگاریان لێ بێ فەرمویان ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئایا تۆ ئێمە دەناسیتەوە؟ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی بەڵێ دەتان ناسمەوە. ئێوە سیمایەکتان هەیە، نیشانەیەکتان هەیە، علامەت و نیشانەیەکتان هەیە ئێوەی موسڵمان بۆ غێری ئێوە نییە. ئێوە کە دێن بۆ لای من جۆرە ئەسپێک هەیە ناوچاوانی چۆن دەڵی نیشانەیەکی سپی پێوەیە، خۆی ئەسپەکە بۆ منە ڕەشە یا قاوەیە، ئەمەی سپیە. یاخود پێیەکانی دەبینی پێیەکانی سپیە، یعنی پەڵەیەک نیشانەیەکی سپی تایە هەمووی نا بە کاملی سپی نییە. ئەو جۆرە ئەسپا لە ناو ئەسپەکانی ترا دیارە. نێوچەوانی سپیە ئەگەر بینی بێتان زۆربمان بینیمانە نێوچەوانی سپیە لەگەڵ پێیەکان و قاچەکانیدا دەستەکانی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی منیش ئێوە لە ناو خەڵکی دەعاوا دەناسمەوە بەهۆی شوێنەواری دەستنوێژەوە. ئەو شوێنانەی کە دەستنوێژی کردو شۆردووتە بە ئیزنی خوا لە ڕۆژی قیامەتە دەبێتە ڕووناکی بۆ تۆ. سپی دەکاتەوە، دەم و چاوتە، دەستە، پێتە، سپی دەکاتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەسەر پردی سیرات بێگومان دەبینرێ، لای تەرازوی عەدالەتی خوای پەروەردگار دەبینرێ، لە حەوزی کەوتەریش دەبینرێت. جا لەو خۆشتر هەیە ئێمە بگەین بە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەو حەوزە بخۆینەوە قەت تینومان نابێت. حەوزێکە خوای گەور وعدی پێمان داوە، بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی بەهۆی شوێنەواری دەستنوێژەوە ئێوە دەناسرێنەوە. دەی تۆش ئەمڕۆ دەستنوێژ کرد، بەیانی دەستنوێژ کرد، دوای مانگی ڕەمەزانیش بەردەوام بە لە دەستنوێژکردن. ئەگەر پێت خۆشە لە ڕۆژی قیامەتە بگەی بە خزمەتی خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم ئەبێ لە دنیادا نوێژ بکەی، دەستنوێژ بگری، سەری بەندایەتی بۆ خوای پەروەردگار کەچ بکەی. ئەگەر پێت خۆشە لە ڕۆژی قیامەتە لە حەوزی کەوتەر دوور نەخرێتەوە، لەو حەوزە دوور نەخرێتەوە، لەو ئاوە خۆشە بخۆیتەوە، ئەبێ لە دنیادا خوا بناسی، نوێژکەر بی ڕوو لە خوابی، لە شەوی جەژنەوە واز لە نوێژ و عیبادەت مەهێنە. واعبد ربك حتى يأتيك اليقين. هەتا ئەو ڕۆژەی لە دنیا دەرئەچیت تۆ عیبادەت بۆ خوای پەروەردگار بکە، هەتا ئەو ڕۆژەی ئەم دنیای بەجێ دەهێڵیت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی کۆمەڵە کەسێک هەیە لە ئومەتی من موسڵمانن بەڵام لە حەوزەکەی من دوور ئەخرێنەوە بە هیچ جۆرێک ڕێگایان پێ نادرێت بێنە سەر حەوزەکە. ڕێگایان پێ نادرێت بەهۆی چیوە ڕێگایان پێ نادرێت؟ لەبەرەوەی کوڕی فڵان کەسە نە، لەبەرەوەی فڵان عەشیرەتە نەوەڵا، لەبەرەوەی فڵان زمانی هەیە نە، لەبەرەوەی لە دنیادا سەرکەشی زۆر کردووە، لەبەرەوەی لە دنیادا گوناه و تاوانی زۆر کردووە، زۆر فەرمانی خوا و پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم شکاندووە، ئەبێ باجەکەی بدات. ئەو حەوزە بۆ کەسێکە پاک بێ، بۆ کەسێکە لەگەڵ خوادا پاک بوو بێ، ڕازگۆ بوو بێت، ئیماندار بوو بێت. بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت ئەو کەسانە لە حەوزەکە دوور دەخرێنەوە بە هیچ جۆرێک ڕێگایان پێ نادرێ، قەدەغەیە. هەم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەم مەلایکەکان ئەو کەسانە دوور دەخەنەوە، بۆتان نییە بە هیچ جۆرێک بێنە سەر حەوزەکە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت ڕێگری لەو کەسانە دەکرێت کە موسڵمانن بێنە سەر حەوزەکە. منیش دەڵێم ئەی پەروەردگارم ئەمانە لە ئومەتی منن، ئەمانە موسڵمانن، بۆ ڕێگایان لێ دەگیرێت لەسەر حەوزی کەوتەر بن و ئاوەکەی بخۆنەوە. مەلایکەیەک وەڵام ئەداتەوە دەفەرمێت تۆ نازانی ئەمانە دوای تۆ چیان کردووە؟ نازانیت، بێگومان تۆ ئاگات لێی نییە، تۆ نازانی ئەمانە لە دوای تۆ چەندێ سەرکەشیان کرد.
ئەگە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمڕۆ ژنەکان و پیاوەکانی ئێمە ببینێ، گەنجەکانی ئێمە و هەرزەکارەکانی ئێمە ببینێ، ئەبێ چی بڵێت؟ تۆ نازانی ئەمانە لە دوای تۆ چیان کرد؟ ئەمانە لە جیاتیەوە شوێنی دینەکەی تۆ بکەون، شوێنی دینی گاورەجوولەکە کەوتن. قاشڕوتی پانتۆڵ لەپێی بۆ ژنان پێشکەوتنە، ئاباش خۆداپۆشون و حیجابیش دواکەوتنە. ئەمە ئومەتەکەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. ئابا مەکە بیتە پیرێژن، ئەمە قوتابی شەیطانن. ئەمانە ڕیش دامەنێ، جلو بەرگت کورت مەکەرەوە، هەمووشۆی مزگەوت مەکە، سمێڵە کورت مەکەرەوە، لە چکمە دەبەسەرتە، بەشداری هەموو خراپەکاری و تاوان و گوناهێ بکە. خوای گەورە غەفوور و ڕەحیمە. نا خوای گەورە غەفوور و ڕەحیمە، بێگومان بەلەوە، بەڵام خوای گەورە غەفوور و ڕەحیمە. ئەوە تا دەبینیت بێگومان هیچ شتێ بێ فەرمانی خوا ناکرێت، ئیلا بە فەرمانی خوا دەکرێت. شتێک نییە کرابێ و مەلایکە بیکا سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێ فەرمانی خوای لەسەر نەبێت. کەواتە ئەو شتێک کە ئێمە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نزیک دەکاتەوە، ئەگەر پێت خۆشە لەسەر پردی سیرات پێی بگەی، ئەگەر پێت خۆشە لە حەوزی کەوسەر پێی بگەی، ئەگەر پێت خۆشە لای تەرازوی عەدالەتی خوا کردەوەکانت دەکێشرێ بگەی بە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، پێویستە لە دنیادا خۆت یەکلا بکەیتەوە بۆ خوای گەورە. ئەگینا کەسانێکی زۆر تاوانبار، ئەوانەی کە لە دنیادا خراپەکاریان کرد، زینایان کرد، خەڵکیان کوشت، خۆیان نەناسی، تۆبەیشیان نەکرد لەسەری، بە دڵنیایەوە خوا مەحرومیان دەکات لە حەوزی کەوسەر و لە بەهەشتیش هەتا سزایە نەدا نایخاتە بەهەشتەوە. جا بۆی ئینشاڵڵا ئاگاداری بخۆمان بین، بە خۆماندا بچینەوە. ئەگەر پێمان خۆشە سەرکەوتوو بین، سەرفراز بین، سەربەرز بین، ئەبێ لە دنیادا خوا بناسین. بۆی دوای مانگی ڕەمەزانیش بەردەوام بن لەسەر عیبادەت و خواپەرستی، بەڵکو ئینشاڵڵا لە ڕۆژی قیامەتە لەو حەوزی کەوسەرە تێر ئەو بخۆینەوە و بگەین بە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و سەحابە و تابعین و خواناسان لەگەڵ خوانەناسان و ئەو کەسانە کە بیدعەچی بوونە، لەسەر بیدعە بوونە حەشر نەکرین، چونکە یەکێک لەو کەسانێکە لە حەوزی کەوسەر بێبەش ئەکرێن ئەوانە کە لە دنیادا بیدعەیان کردووە، ئەوانە کە لە دنیادا شیرکیان کردووە، لەسەری مردوونە، خراپەکار بوونە، نوێژیان کردووە، بیدعەچی بوونە، لەسەر بیدعە بەردەوام بوونە، محروم دەکرێن ئەگەر تۆبە نەکەن. بۆیە با بە خۆماندا بچینەوە. یا ڕەبی خوایە داوات لێ یەکەم لە گوناهەکانمان خۆش بی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی، خوایگیان ئاخرمان بەخێر بگێڕی، خوایگیان شیفای نەخۆشەکانمان بدەی، ئەم مانگەت بێتە کەفاردی گوناهە زۆرەکانمان. آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.